لا فەرەنگ و مامەڵەی گەلی کووردا قەرز پانتاییەکی بەرچاوی لە ژیانی ئاسایی و ڕۆژانەی هاوڵاتیاندا داگیر کردووە. تەنانەت وای لێهاتووە لە سەراستی دامەزراوە دەوڵەتیەکانیشدا فەرمانگەیەک بە ناوی فەرمانگەی بەڕێوەبردننی قەرز و پابەندیە داراییەکان دامەزراوە. قەرز بەو بڕاپارەیە دەوترێت کە کەسێک وەک دەستگیرۆیی و پڕکردنەوەی بۆشایی دارایی با کەسێکی دیکەی دەدا. پێویستە کەسی دووەم پاش ماوەی دیاریکرا و قەرزەکە با کەسی یەکەم بداتەوە. بە درێژایی مێژوو لە ئەنجامی ئەم ڕەفتار و مامەڵە داراییەوە کە پێی دەوترێت قەرز چەندین زاراوە و پند و چیرۆکی جۆرا و جۆر داتاشراون، دەیان و سەدان ڕووداوی خۆش و ناخۆشیش ڕووی داوە. بەهۆی ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام کاریگەریەکی بەرچاوی لە ژیانی ڕۆژانەی خەڵکی کووردا هەبووە، بۆیە ئەو قسەی کە دەڵێ قەرز دوو ماڵ ئاوەدان دەکاتەوە لەوێوە سەرچاوەی گرتووە. کەسانێک کە تەنها لە کاتی قەرزکردندا چاویان با قەرزدارەکە کەوتووە و دواتر بەردەوام خۆیان شاردووەتەوە و بە کاتی دانەوەی قەرزەکە پابەند نەبوون، پێیان وتراوە قەرزکوێر. لە دوای ساڵی 2003ەوە وڵاتیان یاریێمی کوردستان بەهۆی ئەو موچە بەلێشاوەی هەندێک بە ناوی بندیوار و هەندێکی دیکەش زیاد لە مافی خۆیان وەریان گرتبوو، بەردەوام لیستی قەرز و قیستیان لای بازاڕ و دوکاندارەکان و مۆبیلیەت و تەنانەت تەماتەفرۆش و نانەوەخانەکانیش بۆ دەکرایەوە. دواترین دامەزراوە کە لیستی قەرزەکەی بەردەوام لە فراوانبووندایە حکوومەتی یاریێمی کوردستانە. حکوومەت هەم پارەی کۆمپانیەکانی نەوت و گاز قەرزارە و هەمیش موچەی فەرمانبەران، لەگەڵ ئەوەی هەندێک گومانیان لە بوونی قەرز لەسەر حکوومەتەیە. لا نوێترین هەنگاودا و دوای ئەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ بڕی قەرزەکانی سەری زەبەلاحتر دەبن، حکوومەت یاریێم بەڕێوەبەرایەتیەکی نوێی بە ناوی بەڕێوەبەرایەتی بەڕێوەبردننی قەرزی گشتی و پابەندە داراییەکان کردەوە. ئەم تەنگە تاویە ئابوووریە کە زیاتر لە 2 ساڵە هەرێمی کوردستانی گرتووەتەوە و وای کردووە هەندێک لە دوکاندار و بازاڕەکان قەرزفرۆشیان ڕاگرتووە و لە هەندێک شوێنیش نووسراوە ئەمڕۆ حازر و سبەی بە قەرز، ئەو سبەینەیەی بەو واتایی کە هەرگیز نایەت. هەندێک لە کرێچەکان با قەرزی چەند مانگێ کرەی خانووەوە بەرەو ئەوروپا کۆچیان کردووە. هەندێکی دیکەشیان بۆ ئەوەی فرۆشیارە گاڕۆکەکان شوێنی نیشتەجێبوونی نوێیان نەزانن بە شەو کەلوپەلەکانیان دەگوازنەوە. ژمارەیەک سەرمایەدارە هەڵقوڵیوەکانی دوێنێش بەهۆی کەڵەکەبوونی قەرزەوە کۆتاییان با ژیانی خۆیان هێنا و ئێستا لە ژێر خاکدان. ئێستا هەرێمی کوردستان کۆمەڵگەیەکی پڕ لە قەرزدار و خاوەن قەرزە. حکوومەت پارەی کۆمپانیا بیانی و نێوخۆیەکان و فەرمانبەرەکانی قەرزارە و هاوڵاتیانیش لە نێوخۆیاندا ئەم قەرزاری ئەوی دیکەیە. ڕۆژ لە دوای ڕۆژیش بڕی قەرزەکان قەبەتر دەبن. هیچ کات قەرزی کۆمپانیا و دەوڵەتەکان با تێبەڕبوونی کات نافەوتێ و زیادەشی دەچێتە سەر. بەڵام ئەو قەرزەی وەک موچەی فەرمانبەران لای حکوومەتە هیچ کات پەندی قەرز کۆن دەبێت نافەوتێتی بەسەردا جێبەجێ نابێ. ئەوەی ماوەتەوە بوترێتەوەیە حکوومەتە ساوەکەی سەرەتای ڕاپەڕین ئێستا لە تەمەنی کامەڵبووندا هەم قەرزارە و هەمیش حکوومەتێکی قەرزکوێر.